تیپی لاوانی یانەی پێشمەرگەی سلێمانی بە زەحمەت توانی بەرنەوە بەسەر لاوانی نەجەف تۆمار بکە و خۆی گەیان دیاری کۆتایی خولی لاوانی عێراق. لە میانەی یەکەم یاری قۆناغی پێشکۆتایی خولی لاوانی عێراق و لەسەر یاریگای فەرماندەیی لاوانی پێشمەرگەی سلێمانی میوانداری لە لاوانی نەجەف کرد. جێمی یەکەم هەردوویانە بە ئاستێکی نزیک لە یەکدی دەرکەوتن و دەرفەرتی گۆڵ کەمتر بینرا. سەرنجام ئەو جێمە بەبێ گۆڵ و بە یەکسانی کۆتایی هات. هەرچی جێمی دووەم بوو لاوانی پێشمەرگەی سلێمانی جیاواز دەرکەوت و دەرفەتی گۆڵیان زیاتر بوو. سەرنجام لە نیوەی جێمی دووەم ڕێژوان ناسر بە لێدانێک لە دەرەوەی هێڵی سزا گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد. هەرچەدە لە کۆتاییەکاندا لاوانی نەجەف لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوون، بەڵام لاوەکانی پێشمەرگەی سلێمانی پێشمەرگە ئاسا بەرگریان لە تۆڕی گۆڵەکەیان کرد و بەو تاکە گۆڵە یاریەکەیان بردەوە. لە دوو یاری کە لە قۆناغی یەکەم یاریمان کرد ئاستی زیاتری تیپەکەمان خوێنەوە پێشبینی ئەومان کرد زیاتر بڕۆین ڕاستە یانەکان یانەی بەهێز ڕوو بە ڕوومان بوونەوە، بەڵام سوپاس بۆخوا یاریزانەکان جودێکی زۆریان کردووە. من ئەمێ لێرە دەستخۆشیان لێ بکەم چونکە ڕۆژێک ناڕۆژێک یاریان کردو زۆر فرسەتێک لەسەر یاریزانەکان بووە. سوپاس بۆخوا ئەو پێشبینی کە کردمان بڵێن بۆ ئەوەی کە بتوانین بگەین بە یاری کۆتایی سوپاس بۆخوا بەنجامێنە. سەبارەت بە پرسیاری دووەم بێگومان ئێمە لە تایمی یەکەم خوێندنەوەیەکی جیاوازترمانە بوو چونکە تیپە لەکە یاری یەکەم یاریمان لەگەڵ کردبوو زیاتر بە تۆپە درێژەکان یاریانە کرد کۆمەڵێک یاریزانی ئازبەرزیان لە پێشەوەدانا بوو باڵایان بەرز بوو. ئێمە ویسمان بە بەرگری کار ئەمە کۆنتترۆل بکەین و لە تۆپی دووەم لەسەر تۆپی دووەم یاریکەین، بەڵام کە جێمی یەکەم بینیمان ئەوان ماندووبوونێکی زیاتریان پێوە دیار بوو. ئەو خاڵانەی کە لە یاری یەکەم بەر ڕوبەڕووی ئەمە بوون و نەیانەتوانین بەهۆی چەند یاریەکی دیاریی ڕۆژناڕۆژەکان ماندووبوونێکی زۆریان پێوە دیار بوو. بۆ ئێمە لە جێمی دووەم پلانمان گۆڕی، هێڵی ناوەڕاستمان بەهێزتر کرد، ژمارەی بەرگری کارامان کەم کرد و ژمارەی هێرشبەران و ناوەڕاستمان زیاتر کرد بۆی زیاتر بگەین سەر گۆڵ. بەڵێ سەرەتا بەناوی خوا زۆر سپاس بۆ خوا توانیمان ئەمڕۆ لەنەو یاریگەی فەرماندەیی لە یانەی نەجەف بەرینەوە بگەینە یاری کۆتایی خولی لاوانی عێراق. والحەمدولillah ئێمە زۆر باشی خۆمان ئامادە کردەوە بۆ یاری کۆتایی و ئەم یاریەش هەموو هاوڕێکان پێکەوە لەناو ساحەیە توانیمان ئاستێکی بەرز پێشکەشکەین و بتوانینەوە ئەنجامە باشە بەدەستبێنین. ئەم گۆڵی گەمنیش کردومە هەمووی بە پشتیوانی هاوڕێکانی خۆم بووە والحەمدولillah بۆ خۆی گەورە ئەمڕۆ توانیم ئاستێکی باش پێشکەشکەم. ئێمە شایستەی بردنەوە بووین. تۆپی پێ بەم جۆرەیە لە دوای هاتنە دەرەوەی گۆڵپارێز گۆڵمان لێکرا و باجی ئەو هەڵەیەشماندا. گەیشتن بە چوارگۆشەی زێڕین دەستکەوتێکی نایە بۆ ئێمە. تیپی پێشمەرگە لە بەردەم هاندەران و یاریگەی خۆیان دایاریان دەکرد. ئەمەش کاریگەریەکی لەسەر تیپەکەی ئێمە هەبوو. پیرۆزبایی لە تیپی لاوانی پێشمەرگە دەکەین و ئینشاءالله ئێمە لە داهاتوودا سەرکەوتن بەدەستێنین. بەم برنەوەیەش لاوانی پێشمەرگەی سلێمانی خۆیان گەیاندە یاری کۆتایی خولی لاوانی عێراق. بڕیارتا کەناڵی پەیام سلێمانی.